مانگەی هونەرجوانەکانی سلێمانی وێزگێکی جیاواز لا پرۆسەی داهێنانی شانۆی تۆمار کرا کاتێک دەق لەسەر کاخەزەوە دەچێتە سەر تەختەی شانۆ و بە دەنگی ئەکتەرەکان کە ئەکرێت بڵێنەمە تەنیا خوێندنەوەیەک نییە بەڵکو زیندووکردنەوەی ڕۆحی دەقەکەیە. نمایشی شانۆ نامەخوێندنەوە بۆ دەقی شانۆیی نما ساز کراوە. دوو شانۆکار دوو بەشداری ئەم پرۆژەیە لە ئێستای لە کورسات مەگەزین و باسێک لەم پرۆژە گرنگا کەن ئەوانیش هەر یەک لە بەڕێزان ئاشنا ڕەوف و گۆران عوسمان سڵاوتان لێبێ و زۆر بەخێر بێت. ئاشناخانەی بەڕێستە دەست پێ بکەم باسێکمان لەم پرۆژە گرنگە بوو. سەرەتا دەستخۆشیتان لێ یەکەم پرۆژەکەی ئێمە پرۆژەیەکی هاوبەشە. ئێمە کۆمەڵێ هونەرمەند و شانۆکارین کە لە بەڕێوەبەرێتی شانۆی سلێمانی داوامەکەین. ڕاستە ئێمە کارمەند و فەرمانبەر و هونەرمەند لە بەڕێوەبەرێتی شانۆ داوامەکەین، بەڵام لە ڕۆژانەی دەوام و کارکردن و هەندێک مناقەشاتی خۆمانە پرۆژەیەکی کاکە ئەژی حەمەنووری هاتە پێشەوە و باس کرا و قسەکردنی لێکرا کە بە خۆشحاڵیەوە ئێمە چەند هاوڕەیەک ئامادەی مام پیشان ناوکە بێکەوە ئەو پرۆژەیە بخەینە سەر پێ. بەڵام ئێمە بەداخەوە باسیێواکەین کە بەهۆی قەیرانەکانەوە و بەهۆی ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لەم ماوەیەی ڕابردووە کاری کار و چالاکی هونەری کەمتر بووە، بەڕێوەبەرێتی شانۆ و وەزارەتی ڕۆشنبیری بڵین بەڕێوەبەرێتی گشتی ڕۆشنبیری و هونەر نەیتوانی پرۆژەکە بگرێتە ئەستۆی خۆی و تێچووی پرۆژەکە بگرێتە ئەستۆی خۆی لەگەڵەوەی کە بەداخەوە پرۆژەکە تێچۆکی زۆر سادەی هەبوو، بەڵام بەداخەوە ئەوان هەڵنەسان بە بڵین سەرپەرشتیکردنی کارەکە. بە خۆشحاڵیەوە سندیکای هونەرمەندان لە سلێمانی لەگەڵ پەیمانگای هونەرە جوانەکان بوونە هاوکاری ئێمە و دوجار دوای 2 مانگ و نیو لە پرۆڤە و ئەخۆ ئامادەکردن پرۆژەکەمان هاتە بەرهەم. بە خۆشحاڵیەوە مامۆستا گۆران وەکو ئەزمونێکی سەربەخۆ ئەم پرۆژەیە سەیرەکرێت لە وڵاتانی دەرەوە، بەڕێستان چۆن باز لە پرۆژەکە ئاکەن؟ سەرەتا زۆر سپاس بۆ کورسات مەگەزین بۆ شاشە جوانەکەی کورسات. ڕاستیەکەی ئەم پرۆژانە لە نەک لە کوردستان لە زۆر شوێن و لە زۆر وڵاتانی دنیا ئەم جۆرە پرۆژە هەیە، خوێندنەوەی داقییان بڵین نمایشکردنی هەندێ لەو شێوانە کە هەبێت کە بە شێوەی دەنگ بتوانرێت نمایش بکرێت. لە زۆر وڵاتان هەیە تەنها وەکو کافەیەک لە کافەیەکە شوێنێکی ئاوایە خوێنەوەی دەقێکە گریان لە پارچێکە. من لە وڵاتانی تر دیومەکە لە ستێجێک دروستەگرێت لە نێو پارچێکە و دەقێکی ئاوا بەو شێوەیە دەخوێنێتەوە، بەڵام ئێمە هاتین ویستمان جیاوازتر لەوەی کە تەنها دەقێک نەبێت، تەنها خوێنەوەی دەقێک نەبێت. هەموو پێکاتەکانی شانۆ لەم شانۆی ئێمەیە بەرجەستەکرا لە ڕووناکی بوو، لە دەنگ بوو، لە جلوبەرگ بوو، لە ئەکتینیکی تەواو و ڕۆڵگەڕانێکی تەواو چوونە ناو کارکتەرەکانەوە. هەندێک پەیوەندی و کۆنێکتی لە نێوان ئەکتەرەکانە پەیدا بوو و جوڵەش لە هەندێک مەشەدا و لە هەندێک مەشەدا توانیمان ڕووداوەکان بە شێوەی جوڵە بتوانین بەرجەستەی بکەین کارەکەمان. ئەمە لەو ڕۆوە ئەم شانۆیە تەنها توانم بڵم سینۆگرافیامان نەبوو لەم ڕۆیە، جیاوازتر بوو لە شانۆکانی ترکە. جاران وەکو لە شێوەی ڕادیۆیە هەندێک چیرۆک ئەخوێندایەوەی هەندێک مەشەدی بچووک دروست ئەکرا لە ڕێگەی زارەکی و ئەتوانرا چیرۆکەکان بژێڕێتەوە، بەڵام ئێمە توانیمان لە ڕێگەی ئەو پێکاتانەی کە لە شانۆیە هینەبێ ئێمە توانیمان ئەو بۆ شێوازە کار بکەین و بتوانین زیاتر بچینە ناو بینەرە و بینەریش پێم وایە فێدباکێکی باشی هەبوو لەسەر کارەکەمانەوە. ئاشناخان چۆن هەستان بە جیاوازی نێوان ڕۆڵبینین کرد لەگەڵ خوێندنەوەی دەقەکەیە؟ زانی کاتێک بۆ شانۆکار بۆ هونەرمەند کە چێتە کارێکی هونەریەوە ناتوانێت ئاسایی بۆستێ ئاسایی تایە، ینی بۆ هونەرمەندێکی شێوەکار لە پێشانگایەکە بە هەمان شێوەیە، بۆ هونەرمەندێکی موزیکیش لە کۆنسرتێک و لە نمایشێکی موزیکیا بۆ ئێمەش بە هەمان شێوە کاتێکگە چیتە کارێکەوە کارێکی هونەریەوە ناتوانانی ئاسایی بەری بکەوی ئیلا تۆ لە ناوەوە هەیەجانێکی خۆی تەخۆتە بێ. ئێمە ڕۆژانە لە پرۆڤەیە ڕۆژ بە ڕۆژ تۆ شتیت بۆ ئیزافە ئەکرد کارێکی مەسەلەن ئەدویست کارەکە بەرەو پێش بڕوا لەم ڕۆوە دەنگ بە دەنگ پاشان بە هەندێک پەیوەندی نێوان ئەکتەرەکان. ئەم پرۆژانە بە تەنها خوێندنەوەیەک بێ تۆش لە ماڵەوە و هەموو بینەرەکانیش لە ماڵەوە توانم بیخوێندنەوەیە، بەڵام تۆ کاتێک جیاوازی ئەی بەکارەکە ئەدایەکی تێ کەشێک دروستەکەی بۆ ئەوی کە کەشێکی شانۆیی بێ، بەڵام
پرۆژەکە پرۆژەیەکی شانۆیی نمایشکراو نییە ناوی پرۆژەیەکی خوێندنەوەیە بەڵام بە تەنها خوێندنەوەیەکی ئەو ئاسایی نیە. جیهانە ناوکی لە ناخی نووسرا هەیە کاروانی عەبدوڵڵا سۆفی کە ئەم دەقەی نووسیوە چۆن ئێوە توانیتان تەنیا لە ڕێی دەنگ و ڕوخسارەوە ئەم جیهانە بگوازنەوە؟ ئەزانی ئێمە یەکێک لە شتانی کە زۆر خۆش بوو لە لامان کاروان خۆی ئامادەی نمایشەکەمان بوو 20 ساڵیشە بێ ئەو نمایشێ ئەو دەقەی نووسیوە بەڵاموتی زۆر بەرخۆش بەرخۆم کەوتەوە جارێکی تر کە هەندێک کات و تومە من ئەمانم ئاوا ینی ئاوا چیم چیرۆکەم داڕشتۆ ئاوا نووسیوە لەبەرەوەی کە ئەو شتن ئەو شەناوەکەی کە ئەڵم دروستە بێت لای تۆ لەبەرەوەی کە نزیکە لە کللتوری کۆمەڵگەکەی تۆ بەریەکەوی ڕۆژانە ژیانی ئاساییە. ئەزانی من حەزەکەم لێ ڕۆشت ئیشارەت بە شتێک بم کە ئەم پرۆژەیە کاک ئەژی بۆ دەقی کوردیە. باشە بۆ ئەو کەسانەیە کە بەڕاستی کەسانێکی زۆرمان هەن شانۆنامەی کوردیە نووسن بەڵام تەنها ئێمە نامانێت لە ڕفەی کتێبخانەکانمان بمێنێتەوە مەرج نییە هەموو ئەم کارانە بەتایبەت لە ئێستای بەهۆی ئەم قەیرانانەوە هەموو ئەم کارانە بکرێ بە کارێکی شانۆیی تەواو ئەکرێت لەم پرۆژەیە شایانی ئێمە چەند بەشێک هەیە ئەتوانرێ خزمەتی کللتور و هوەری پێ بکرێ ئەمەش بەشێکە ئەمەش گرتومانە بەشێکە بۆیە پرۆژەکەی ئێمە تایبەتە بە دەقی کوردی لە دەقە کوردیەکانە ئەم خوێندنەوەی ئیشەڵامە یەکەم کارمان بوو بەڵام وا بڕیارمانداوە کە بەردەوام بین و چەندین کاری تر ئیشی تیا بکەین. باش ئەم پرۆژەیە مامۆستا چەند گرنگە بۆ تێکەڵکردنی ئەزمموی پراکتیکی و ئەکادمی لە کاتێکە ئەم پرۆژەیە بە هاوبەشی سندیکای هونەرمەندانی کوردستان لەقی سلێمانی و پەیمانگەی هونەرە جوانەکانی سلێمانیە. بەڵێ ئەم پرۆژێ زۆر گرنگە هەم لە ڕووی وەکو چالاکێکی هونەری و هەم لە ڕووی پراکتیکیشەوە توانین بڵێن لە ڕێگەی دەنگەوە بتوانیت ئەوەی کە هەتە لە نێو چیرۆکی دەقێکە بتوانی بیگەڕیتەوە بتوانیت بە شێوەیەکی جوان بەرجەسەی بکەیت لە نێو کارکتەرەکانە ئەمە ئەو پەیوەندی زۆر شتێکی باشە بێت لە نێوان بێتە پردێکی پەیوەندی لە نێوان بینەر و کارکتەرەکانە و هەم ئەکتەرەکانیشە. من ئەمێ لێرەوە بڕۆمە سەر بابەتێکی تر ئەگەر مەجال هەبێ بتوانانی باز لەوە بکەین. بەداخەوە ئێمە ئەم پرۆژەیە کە دەستی پێکرا لە سەرەتاوە ئەوایە زووتر بەرهەم بەهاتایە بەڵام بەداخەوە بەهۆی نەبوونی سپۆنسەر و بەهۆی نەبوونی وەڵامدانەوەی لایەنی بەرپرس لە مەسلەی چالاکی هونەریەکان بەداخەوە ئێمە زوو نەگەشتینە نمایشکردن و ماوەیەک وەستاین. وەکو هاوڕێمان ئاشناخان ئاماژەی پێ سندیکای هونەرمەندان زۆر بە سپاس و بەڕێزەوە کە توانیان ئەم پرۆژەیە بگرنە ئەستۆی خۆیان و هاوکاریمان کەم بتوانین کە بەردەوام بین لەسەر ئەم پرۆژەیە بەڵام ئەوەی جێگی داخە نەبوونی پلانێکی تۆکمەیە لەلایەن لایەنی پەیوەندیدارە و ئەویش کە وەزارەتی ڕۆشنبیریە کە بۆ هاوکاریکردن و دەست گیرۆیکردنی هونەرمەندان لە ڕووی کاری هونەری و چالاکی هونەریەکانەوە من شتێکی سیر هەیە کە ئەڵەن شانۆ لە یان شانۆکاران لە قەیرانان من پێم وانە شانۆکار لە قەیرانە بێ هیچ کاتێکی لە قەیرانانە بوو هەموو کاتێکیش ئامادەگی هەبوو کە بتوانێت کاری شانۆی و چالاکی هونەری بەرهەم بێنێت و ئەکتیڤ بێ لە کارەکەی خۆیان بەڵام بەداخەوە ئەوەی کە لە قەیرانایە ئەوەی کە لە قەیرانایە هاوکاری نەبوونە پاڵپشتیەکانە کە ئەوانە لە قەیرانان شانویان خستوەتە ئەو جێژاوی کە ئێستا شانۆکاران جوڵەیەک هەیە چەند شانۆگەریەک لە پرۆڤیان و ناوەڕاستی مانگی حەوت دوو کاری شانۆی مای شەکرێن لە شاری سلێمانیە بسم باسی ئەو بکەم بڕۆمەوەی ئەگەر شانۆ لە قەیرانە بێت لە ئێستاە کە ئێمە ئەم چاپێکەوتە ئەنجامین چوار کاری شانۆیی لە ئێستای لە پرۆڤیان و کاری چەند کارێکی شانویش گەشتوتە ئەوەی کەیتر بەم نزیکانە هەنگاوی بڵێ کامەش ئەوایە ئەمە حکومت هەڵسایە بە ئەم کارە بەڵام بەڕێز و سپاسەوە کە دەستگای چینە حکومی هەستاوە بەم کارە و سپۆنسەری ئەم کارە کادووە بزەمەش نووسنگەی کاقوبادە بەڕاستی ئەمەش کارێکی پیرۆ دەستخۆشی لە هەر لایەنێکەکەین کە بتوانێت دەستگیرۆیی کاری هونەری و هونەرمەندان کە بۆ بەجیهێنانی کارەکانیان وەکو بەرهەمێنانی کارێکی شانۆیی بەڕازی دەستە خۆش بێت ئاشناخان ئەم پرۆژانە تا چەند جوڵەیەکی هونەری لە شارەکەیان دروستەکەن و تا چەند پێویستە ببنە جوڵەیەکی هونەری ڕۆژانە ئەمە ڕۆژانە بەردەوام ئەزانێ ئەمە کاتێک ناوی سلێمانی وەک پایتەختی ڕۆشنبیریە هێنین کەواتە ئەبێ بە تەنها بەناو پایتەختی ڕۆشنبیری نەبێ بە فعلی و بە کردەیی پایتەختی ڕۆشنبیری بێ پێویستەکە هەمیشە چالاکی هەبێ یعنی خۆشحاڵین کە بەردەوام لە هۆڵەکانە چالاکی ئەدەبی هەیە چالاکی تر هەیە بەڵام ئەوەی کە لێرەیە کەمی هەیە کەمی لە پێشکەشکردن و پەخشکردنیا هەیە شانۆیەچکە بەڕاستی شانۆ تێچووی هەیە ئەگەر پاڵپشتیەکی دارایی نەبێ ناتوانێت جا ئەم کردەوانە
ئێمە پاش ماوەیەکی زۆر لەوەی کە دەرگای هۆڵەکان داخراوە و دوورین لە کاری شانۆیەوە ڕاستە ئێستا چەند کارێک بە خۆشحاڵیەوە وەک باسی کرد کاگۆران لە پرۆڤان و نزیکن لە نمایش بەڵام ئێمە دەستپێکی ئەوکردنەوەی دەرگایانە بووین و ئەم چالاکیەمان ئەگەر چالاکێکی تەواضعانە بێت ئەتوانین بڵین مەرج نییە ئێمە هەمومان هەر نمایش بکەین نمایش و شانۆ و شانۆنامەش شێوازی جیاوازی پێشکەشکردنی هەیە شێوازی جیاوازی پەخشکردن هەیە بۆ بینەران بۆیە ئێمە دەستپێکی کردنەوەی دەرگاکان بووین و ئیشەڵا ئەم بەم نزیکانە هۆڵەکان چەندین نمایش دێتە بەر هەموو دێتە نمایش بێگومان ئەم چالاکیانە جوڵەیەکی جیاوازتر ئەپەخشێ بە هونەرمەندان من بۆ خۆم خۆشحاڵم کە ڕۆژانە بەردەوام کارتی چالاکیم بۆیە کارتی چالاکی هونەری بۆیە بەڵام ئەوی نیگەرانیە کردم کارتی چالاکی شانۆیی نەبوو بەڵام ئەمەش ئێستا جێ خۆشحاڵەیە کە هاوڕێکانمان بە نزیکانە ئەگەنە نمایش و ئێمەش چالاکیەکەی خۆمان پێشکەش کرد و بەردەوامیشیم پرۆژەکە ئێمە بەردەوامە بەنیازی ئینشەڵا ئەگەر هاوکاریەکان هەبێت بچینە شار و شارۆچکەکانی تر بچینە شوێنەکانی تر تاوەکو هەمووان بە چالاکی هونەریەکان ئاشنا بکەین ئێمەش خۆشحاڵین شانۆ لە بنەڕەتە بینینە بەڵام لەم پرۆژەی ئێوەیە پشت بە دەنگە بەستێت تا چەند ئەکتەر ناچارەکە تا هێزی وشە و هێزی دەنگ بەکاربێنێت بۆ گەیاندنی پەیامەکەی بێگومان تۆ کاتێک دقێکە خوێنیتەوە ئێسێمە ڕۆژانە کە ئەمان خوێندەوە ناتوانانی ئاسایی بیخوێنیتەوە یعنی ڕووداوەکان وشەکان وات لەیەکات تۆ ڕەتفعلت هەبێ ینی کاریگەری پیشان بیت ئیتر لە ئایا ئێمە هەتا لە پرۆڤەمانەکە دەستمانە جوڵانە ینی تووڕا بووین سەیری یەکتریمانەکە لە بەرەوەی کە تۆ ئەو هێزە ناوەکەی کە کاریگەری کارکتەرەکەت لەسەر خود تۆ دروستیەکات وات لەیەکە کە بەرپەرچدانەوە هەبێ لە بەرەوەی کە لەم کارێ ئێمەیە تەنها دەنگ بوو ئێمە توانیمان یعنی هەموو هێزەکانی ترکۆکەی تۆ هێزی جوڵە و هێزی بەخشینی هەندێک جوڵەی سەرشانە و بەرێکەوتن لەگەڵ ئەکتەرەکانە کۆکەی تۆ لە دەنگتا بەخشیەکەی بۆ بەرامبەرەکەت بۆیە بەخۆش حاڵیەوە ئێمە ئەوەی کە ئەو ڕۆژە لە بینەرەکانمان هەستمان پێکرد کە پرسیارمان کرد کە بۆمان مەبەست بوو بینەرێکی زۆرمان هەبوو قاعەکە بەڵام مەرچەندە قاعەکە خۆی بچووک بوو بەڵام هەمووی بینەری شانۆی بەس لەم پرسیارم هەموو کەسێک دەتوانێت بینەری ئەم کارانە بێت بەڵێ بێگومان ئەگەر قاعەکە جێبێتەوە بەداخەوە قاعەکەمان بچووک بوو ئێمە زۆر خەمی ئەوەمان بوو بەڵام مەبەستماوە بوو کە بڵێم ئێمە کە بەر بینەرەکانمان کەوتین دوای نمایشەکە مەبەستمان بوو لێیان بپرسین کارەکە چۆن کەوتۆتەوە لایەن تاوەکو ئێمە پلانمان هەیە بەردەوامیمان هەبێ یاخود دەستکاری بکەین یاخود شێوازەکەمان بگۆڕین بە خۆشحاڵیەوە بینەرەکان ڕەزامەندیەکی باشیان هەبوو کاردانەوەیەکی باشیان هەبوو لەگەڵ ئێمەیە کە هێزێکی تواناتر و زیاتری پێبەخشین تاوەکو بتوانین کارەکەمان بەردەوام دەستان خۆش بێ ئاشنەخان باسی لەوە کرد ئەگەر پاڵپشتی هەبێت کارەکە بەردەوامە بێت پلانتاندا ناوە کاری دووەم کار لەسەر چیەکەن بەدڵنیە ئێمە لە سەرەتای پرۆژەوە کە کاگەژی باسی کردە سەرەتا و هات لەگەڵ هاوڕێیانمان باسمان کرد کە پلانمان وا بوو کەیتر ئەم ئەگەر هاوکاری هەبێت و هین بێ بتوانین بەردەوامی پێبین نەک لە شاری سلێمانی بیبین بۆ شارەکانی تریش و بۆ حتا ئەو قەزانەحیانی کە تا ڕادەیەک کاری شانووی تێدا کەمترە ئێمە بتوانین ئەگەر بە کارێکی شانووی متەکامیلیش نەبێ بتوانین لە ڕێگەی کە خوێنەوەی دەقێکی ئاوا و بەو شێوازی کە ئێمە پلانمان بۆ داڕشت بوو پێمان خۆشە بتوانین ئەوە بکەین و ئەگەر هاوکاریمانە بێ هەرچەندە سندیکا بەڕێز و سپاسەوە ئەڵەم جارێکی تریش کە ئامادەی خۆی دەربڕیەوە کە بتوانین هاوکارمان بێ بۆ بتوانین ئەو پلانانەمان کە دامانەوە بۆ ئەم بەردەوام بوونی ئەم پرۆژەیەمان بتوانین ئێمەش بەردەوام بین دەستان خۆش سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئامادەبوونتان ئاشنەخان سپاس بۆ بەڕێز بەخێر بێت هیوای بەردەوامی هیواداری بەردەوام سپاس بۆ ئێوەش